من لە دوای ساڵی 2015 کە تەخەڕۆجم کردووە هیچ کارێکی خۆم نەبووە، ینی بەهۆی دانەمەزراندن و نەبوونی بوار لە ینی نەبوونی هەلی کار لە بوارەکە خۆماکە بتوانم کار بکەم. هەستام بە دیزاینکردنی بابەتی دیاری و ڕازاندنەوەی کۆمەڵێک ئیش کە لە بۆنەکانە بەکارهێنرێت وەکو دیکۆرات و ئەو بابەتانە و زیاتریش کە ڕۆشتمەنە قوڵای بوارەکەەوە خۆم لە بواری دیزاینکردنی جلی کوردی و ئەو بابەتانەیە بینەوە چکە زۆر ڕەنگا و ڕەنگە ینی بواری کفراوانە ئەتوانی بە ئارەزوی خۆت کار لەسەر هەر پارچەیە بکەی کە ئەتەوێت. بە فەرمی ماوەی 2 ساڵە دەستم کردووە بە دیزاینکردنی جانتاکان و بابەتی دیاریەکان، بەڵام پێشتریش تقریبن بۆ ماوەی 4 ساڵ ئەبێت من لەم بوارە ئیش ئەەکەم زیاتر لە بۆ خۆم و هەنێک کەسی نزیک بووە، بەڵام کە بینیم بوارەکە ئێستا خەڵک زیاتر خواستی لە سەرەتی و منیش ینی توانایەکەم هەیە حەزم کرد ئەم توانایە پەرە پێ بەم و زیاتر لە هەنێک شتی ترا بەکاریان بێنم. بۆیە لە ماوەی 2 ساڵە بە فەرمی پیجەکەم داناوە و ئیش لەسەر بابەتی کڵاو و جانتا و ئەکسسوارەتی جلی کوردی ئەەکەم. سەرەتا حەزم کرد جانتایەک بە خۆم دروست بکەم، پێشتر بەم جانتایە دەستم بەکارەکە کرد کە بینیم ینی شتێکی زۆر جواندەر ئەچێ زۆر ڕەنگا و ڕەنگە و لەگەڵ جلی کوردیا زۆر بەکارهێنێت، چکە ئێمە خانمان عادەتەن کە جلی کوردی لەبەرەکەین حەزەکەین بابەتەکانمان زۆر ڕەنگا و ڕەنگ بێ. کە ئەمەم لە پیجەکەی خۆمادانە ئەو کاتە زۆر تەڵەبی لەسەر بوو، بەڵام بەهۆی هەنێک بوارەوە نەمەتوانی کە زیاتر ئیش بکەم، بەڵام کاتێک بینیم کە خەڵک زیاتر داوای ئەکات بوارەکەم هەڵبژارد زیاتر لەسەر جانتا. دوای ئەوە کە ئیشەکان ئەبیندرا و خواستی زیاتر لەسەر بوو، خەڵک داوای کڵاوی ئەکرد ئەم بابەتانەمان ئەچنی، بەڵام بەرەوەی ئێمە زیاتر لەسەر خواست ئیش ئەەکەین ئەو بابەتانی کە ئەیچنین و بڵێن ئەفرۆشرێت یەکسەر لای خۆمان نامێنێتەوە. خواستی زیاتریش لەسەر کڵاو هەیە بۆ مناڵان، دیزایانی مناڵ و دیزایانی گەورە. ئێستا ئەمە یەکێکە لە نمونونەکانمان کە بۆ مناڵ درستمان کردووە، ینی دەستکردن بەم کارە تۆزێک قورس بوو بۆ من، چونکە نەم ئەزانی ینی خەڵک خواستی لەسەر چه بابەتێکە زیاتر و لە ئێستا زۆر کەسیش ئەم بوارە ئیش ئەکات، بەڵام دوای ئەوەی کە بینیم خواستێکی زۆر لەسەر بابەتەکانم هەیە، بۆی بڕیارم ما بە شێوەیەکی ئۆنلاین سەرەتا دەست پێ بکەم بۆ ئەوەی بزانم خواست زیاتر لەسەر چییە. دوای ئەوەی کە هەنێک لە بابەتەکانی خۆم دانا لە پیجەکەیە بینیم تەڵەبی لەسەرە، بڕیارمە کە هەنێک پێداویستی بکڕمک و هەنێک پێداویستی سەرەتایی و لە بوارەکەیە بەکاری بێنم. دوای ئەوە وتم ینی ڕەنگە ئەم بوارە زیاتر بڕاتە پێشەوە، با زیاتر تازەگەری تیا بێنمە پێشەوە، شتی تازەتر بەکاربێنم. لەگەڵ ئەوەیە سوپاس بخوا کە ینی خواستی زیاتر لەسرە هەنێک مور و هەنێک بابەتی تازەترم بەکار ئێنا لە ئیشەکەیە خەڵک زۆر حەزی لێ بوو، ینی شتێکی جیاواز بوو. ڕاستە پێشتر لەوانەیە هەبوو بێت، بەڵام ئێمە بەشەیەکی تازەتر، بەڵام جانتاکان ئێمە وەکو براندی فەقیانە یەکەم براندین کە ینی ئەم تازەگەریەمان هێناوەتە ناو بواری جلی کوردیەوە. سەرەتا قورس بوو، ڕاستە زۆر قورس بوو، بەڵام ینی ئەگەر نەترسی لە ئیش و هەوڵ بی لەگەڵیا هیچ بربەستێک نامێنێت، ینی ئەتوانی بەسەر هەموو بربەستەکانە سەرکەویت. هاوکاری خێزانەکەشت زۆر گرنگە لەم بوارەیە کە یەکێک بتوانێت پاڵپشتیت بکات، ینی تەشجیعت بکات بۆ بابەتەکە. لە دیزاینکردنەکانە هەنێک کەس بتوانێت یارمەتیت با لە سەرەتاوە زۆر کارێکی باشە. ئێمە بێجگە لە بواری جانتاکان ئیش لەسەر کڵاو ئەەکەین، ئیش لەسەر هەنێک بابەتی تازە ئەەکەین، مێخەکەکان بۆ نمونە لە کۆنا وەکو ئەزانین نەنکمان ئەو بابەتانە پورمان کە ئەو کەسانی بەتەمەند بوون زۆر مێخەکیان بەکار ئێنە. ئێمە ئەستاین دیزاینێکی تازەمان بۆ مێخەکەکان کردووە، مێخەکمان بەکارهێناوە لەگەڵ هەنێک مورووە لەگەڵ ئەم بابەتانە کە پێی ئوترێ حەتحەتۆکە و بۆنێکی زۆر خۆش ئەیا بۆ شتانێک کە پێوەی ئەەکەیت. دیزاینێکی تازەمان بۆ هەڵبژاردووە و تازەگەریمان تیا کردووە. حەتحەتۆکەش ئەم ساڵ زۆر مۆدێتی، ئێمە هەستاوین ئەم بابەتەمان تازە کردومانە بە ملوانکە بەم شێوەیە یان بە شێوەی پشتێن لەگەڵ هەنێک مور و لیرە و بابەتی ترە تێکەڵاومان کردووە. ئێستا یەکێکی تر لە خواستەکان کە زۆری لەسرە ئەم شێوازی حەتحەتۆکەیە کە بۆ سەرشان بەکارهێنرێت، کە لە پێشترە زیاتر ئەکرا بە مناڵەوە عادەتەن، بەڵام ئێمە ئێستا تازەمان کردوتەوە ئەزانین کە خەڵک زیاتر حەزی لە شتی ڕەنگا و ڕەنگە، بۆیە دیزاینمان کردو بۆ بەشی سەرەوەی جلەکان. لەگەڵ ئەوەشە هەنێک سەرۆکڵاوی کۆنمان هەیە کە
خواستی لەسرە ئێستا لەگەڵ ئەوەشا حەتحەتۆکە و بابەتی سەرپەرچەم و زنجیر و لیرەمان تێکەڵاو کردو لەگەڵیان حەتحەتۆکەکان وڵا هەر لە کۆنەوە زۆر لە کۆنەوە هەبوو بەڵام تقریبا لە ساڵی 1970 و زیاتر بەکارهێنراوەکۆی من خۆم ئاگادار بمننکم لەو کاتەوە هەر بەکاری ئەهێنێت ئێستا خانمان ئەتوانن ئەم بابەتانە بۆ سەرجلی کوردی بۆ یەخەی کراس بێت یان بۆ هێلک بێ بەکاری بێنن لەگەڵ ئەوەشا کە دیزانی زۆربەی ئەم دیزانانی ئێمە بۆ ئافرەتە دیزایانی تایبەتیشمان هەیە بۆ پیاوان بابەتی قەزوانوان هەیە لەگەڵ دەرزی زیوی و یا ئاڵتۆنی بۆ جلی کوردی بۆ پیاوان ئەمە خواستێکی زۆری لەسەر ئەم ساڵ بە تایبەتی زۆر کەس داوا ئەکات وەکو سێت بۆی بکەین ئەم هەنشمان هەیە بۆ مناڵ کە هەنێک ئاەت و هەنێک مور و یان ناوی مناڵەکە خۆی لەسەرم ئێستا بە سێ داوای ئەەکەن من دایکەکە و باوکەکە و بێکێک لە مۆدلەکانی تر ئیدایکەکەیە یعنی ئەتوانن بە سێتیش داوای بکەن جیازی کارەکەی ئێمە لەگەڵ خانمەکانی ترە ئێمە یەک بواری تایبەتمان هەڵبژاردووە زیاتر بوارەکە ئێمە ئیشکردنە لەسەر جاتنکان بابەتی جانتا لە ئێستاە زۆر کەسکەم ئەتوانێت ئیشی لەسەر بکات چکە ئیشێکی قورسە و وردەکاری و دیزانی تایبەتی خۆی ئەوێت بۆیە من ئەم بوارەم هەڵبژاردووە بۆ ئەوەی جیاواز لە ئەو کەسانی کە لە بوارەکەی خۆمە ئیش ئەەکەن ئیش بکەم بەڕای من ئیشکردنی خانمان زۆر گرنگە لەم سەردەمەیە لەبەر ئەوەی کە بتوانی لە بوارێکە ئیش بکەیت کە تایبەتە بە خۆت و حەزت لێتی خولیات لەو بوارەیە هەیە چونکە یعنی ئەم بابەتانە و هەنێک بابەتی ترکە تۆ خولیاتی تایە هەبێت و حەزت لە ئیشکردن هەبێ لە ناوەیە ئەتوانی تازەگەری و شتی زۆر باشتر دروست بکەیت لەگەڵ ئەوەیە کە خانمان يعني من ترجيعيان أكم كإشي خوان هبيت من لإستيا كلجل أوي كخوم كار أكم تواني محلي كار بوشان خان ميكي تر برختينم كأود الخوشية بومن براي من إيش كردن لبواري خوتا إشي حر خوش تروك لدامز راندن راس دامز راندن خوش لبواري خوتا إيش كي بلام كتو إشي كتابات بخوتا هبيت هم سرما كد زياتر أبيت يعني سرما كي دياري كراونيا هم تواني تعزا قريك بكيت لإيشكيا وجدسي كي زياتر هبيت وزياتر بناو بانك ببيت إما خاني بيجيكين بناوي فقيانوا إن شاء الله بەتەمایان پێیجەکەمان وەکو براندێکی کوردی گەورە بکەین و لە ئێستا تەنها لە ماڵۆ ئیش ئەەکەین یعنی بە ئۆنلاین ئیش ئەەکەین و هەر کەسێک بێت ئەتوانێت تەڵەبەکان وەربگرێت و گەیاندنمان هەیە ئیشەڵڵا لە پلانمانە هەیە کە لە داهاتووە شۆڕومێکی گەورەتر بکەینەوە هەنێک بابەتمان هەوێت کە بڵین ئامادەکراوە بێ عەرزی بکەین کە خانمان بتوانن یەکسەر کە بۆنیەکیان هەیە یەکسەر بن بابەتەکە هەڵبژێرن و لەگەڵ خۆیان نابیبەن و ئەوەی چاوەڕێ بکەن هەتاوەکو بابەتەکەیان تەواو ئەبێت لەگەڵ ئەوەشا کە ئێمە ئێستا چەند خانمێکین بێکەوە ئیش ئەەکەین ئیشەڵڵا لە داهاتووە مانوێ ئیشەکە گەورەترکەین و خانمانی زیاتر بن لە ئێمە ئیشکەن و بوارەکەمان زیاتر فراوانکەین یعنی بچینە سەر جلی کوردی بچینە سەر کەواکان بچینە سەر هێلک کە ئێستا خواستێکی زۆری لەسرە بەڵام نامانەوە ئیشەکە جارێت تێکەڵاو بکەین ئێمە خۆی زیاتر ئیشەکەمان فۆلکلۆریە بەڵام ئیشکردن لەسەر جل و بە تایبەتی جلی فۆلکلۆر تۆزێک قورسە لە ئێستاە لەگەڵ ئەوەش کە ئێمە ئێستا هەنێک بابەتی ترمان هەیە بۆ نمونە ئیشکردن لەسەر برنجۆک وەکو ئەم کۆڵوانەیە یان هەنێک بابەتی تر بەڵام ئەوانە ئێمە زیاتر حەزەکەین لە بوارەکەی خۆمان نابێت ئیشکردن لەسەر فۆلکلۆریش بڵین وردە ئێمە ئەمانێ بە هەنگاو هەنگاو بچینە پێشەوە بۆ ئیشەکە نەک هەمووی بەجارێک کۆ بکەینەوە و تقریبان شپرزەیەک لە ئیشەکەمانە هەبێت بەڵام ئیشکردن لەسەر فۆلکلۆر زۆر ئیشێکی خۆشەمە یعنی ڕاستی من زیاتر لە فۆلکلۆر و ئەم بیرۆکەیەم بۆ هاتوو ئەم ئیشەم دەست پێ کردووە ئینشەڵڵا لە داهاتوە هەڵین کە زیاتر هەنێک پارچی فۆلکلۆر هەیە کە کوی بکەینەوە و نهێڵین ئەو مۆرکە کوردی کە هەیە بجلەکانەوە بفەوتێت. ئەو بابەتانی ئێمە ئەو موادانی ئێمە بەکار ئێنین بۆ دیزاینکردنی پارچەکانمان پێکاتۆ لە چەند موادێکی جیاواز پولەکەمان هەیە لەگەڵ ئەوەیە موروی شوشەی ئاسڵمان هەیە بەردمان هەیە لەگەڵ ئەوانەیە چەند موادێکی جیاواز چەند دیزانێکی جیاوازی لە لیرە لەگەڵ کوژەکەی شین کە ئێستا زۆر داوا ئەکرێت ئەم بابەتی دەستانە وەک ئەوەی خۆم بەکارم هێناوە بۆ حەتحەتۆکەکەم لەگەڵ ئەوەیە قەزوانمان هەیە قەزوان بۆ بابەتی پیاوانەکان بەکار ئەهێنین و هەروەها مێخەکێکە لە بابەتە سەرەکیەکانی کە بەکاری ئەهێنین ئەم بابەتی سیمە بەکار ئێنین بۆ چنینەکانمان هەم دیزاینێکی جوانتر ئاات بە پارچەکانمان و هەمیش شکڵێکی تازەتری هەیە ڕاستی ئیشکردن لەسەر مێخەک ئەم ساڵ ئەم بیرۆکەیان بۆ هات چونکە لە کۆنا بینیمە زۆر بەکارهێنراوە نکمانیان پورمان کە بینی بێتمان زۆر حەزم لێ بووە ینی پێشتر بەڵام نەم ئەزانی کە ئەم بۆ نەخۆشەی هەیە ئەم جوانکاریە ئاات بە خانمەی کە بەکاری ئەهێنێت بۆی بڕیارما لە مێخەک بەکار بێنم بەڵام بۆ شکڵە کۆنە ناکە هەبووە هەم کولتورەکە ئەپارێزین هەم لەگەڵ ئەوەیە تازەگەریە
هيك بڵین ئەهێنینە بوارەکەەوە وەکو ئەم بابەتە ئێستا ڕەنگە هەر مێخەکە بێت گەنجار حەز لەم بابەتە نەکەن بەڵام لەگەڵ لەگەڵ تێکەڵکردنی چەند پارچێکی تر چەند مۆریوەیەک لەگەڵ چەند حەتحەتۆیک و لیرەیەک ئەم بابەتانە گەنجان خواستیان زیاتر لەسەر بابەتەکە بێت زیاتر سەرنجیان ڕائکێشێت و زیاتر ئەتوانن بەکاری بێنن. ئەم چەند ساڵی ڕابردوو خواستێکی زیاتری لەسەرا چونکە ڕەنگەکان زیاتر تێکەڵاون ئەنی ڕەنگا و ڕەنگن عادەتەن گەنجانیش حەزیان لە شتی ڕەنگا و ڕەنگ و بریقە و ئەو ڕەنگانە هەیە بۆیە ئێستا گەنجان زیاتر لە تانێک لەو تەمەنانی کە تۆزێک تەمەنیان چۆتە سەرەوە زیاتر حەزیان لەم بابەتانەیە چکە ڕەنگا و ڕەنگ و بریقە و باق و ئەو شتانی زیاترە. کاتی پێویست بۆ هەر یەکێک لە پارچەکان جیاوازی هەیە جانتاکانمان بۆ ماوەی هەفتەیەک زیاتر ئیشی لەسەر ئەکەین هەتاوەکو بە تەواوەتی بە شێوەیەکی تەواو ئامادە ئەبێت بەڵام دەرزیێخەکانمان کاتی کەمتر ئەوێت مێخەکەکان تقریبا کاتی فەرقی هەیە لەگەڵ دەرزیێخەکانە چونکە ئیشکردنی زیاتری ئەوێت عادەتەن مێخەکەکان چەند پارچەیەکە یعنی بە چەند دەرزیەک تۆ ئەبێت ئیش لەسەر یەک پارچە بکەیت لەبەر ئەو کاتێکی زیاتری ئەوێت ئیشێکی جوانیش یعنی پێویستە کاتی پێ ببەخشیت بۆ ئەوەی بتوانیت شتێکی جوانتر شتێکی تۆکمە و شتێکی باش بخەیتە بەردەستی بینەرەکان و ئەو کەسانی داوای ئەەکەن. سەرەتای هەموو کارێک بێگومان کەسی ئەرێنی و نەرێنی هەیە لەگەڵ ئەوەیە کە من ینی خۆم خواستی زۆرم هەبوو لەسەر ئیشەکە ینی خۆم بڕیادی تەواوەتی میابووم خێزانەکەم هاوسەرەکەم پاڵپشتێکی زۆرم بوون بۆ ئەم بابەتە خوشکەکانم یعنی ئەیان بینی ئیش ئەەکەم هەرچەند هیلاکی زۆر بوو ئیشەکەم بەڵام ئەیان وت تەرجیعیانە کردم ئەیان ئەم پارچەیە دروست کە عەرزی کە لەگەڵ جلی کوردیە خەڵک زیاتر داوای ئەکات ئێمە ئەزانین ینی ئێمە ئەزانین کە گەنج بە تایبەتی حەزی لەم پارچەیە لەو پارچەیە هاوکاریان ئەکردم لەگەڵ ئەو شەهانێک کەس هەبوو کە وت ئەتخوا ئەمە تۆ خەریکی چیت ئەم ئیشە هەر نافرۆشیان ئەوە ئەم هەموو ئیشە تۆ چۆن نەتوانی ئەم هەمووە بەم کاتە بکەیت یان ئەیان وت ئەم هەموو شتە ڕەنگا و ڕەنگە هەر لەگەڵ جلێکا ناگونجێ ئیش لەسەر یەک ڕەنگ بکە بەڵام ینی هینی خۆم قەناعەتی خۆم لەسەر ئەوە بوو کە بتوانم ینی ئەتوانم ئەم ئیشە بکەم و پاڵپشتی هاوسەرەکەم بە تایبەتی زۆر یارمەتی دەرم بوو بۆ ئەم ئیشانە. گوێگرتن لە هەموو کەس یعنی زەڕورە تۆ ئەتوانی گوێ لە هەموو کەس بگریت و ڕاکانیان وەربگری بەڵام باشترین شت ئەوەی کە تۆ یعنی خۆت کە بڕیارت دابێ لەسەر شتێک ئەو قسانە وەربگری کە لە کارەکەی تۆیا سەرکەوتنت پێ ئەبەخشن هانی زیاتر ئەیەن ڕاستە هەنێک کات قسەی ناخۆش پێ ئەوتریان تەرجیع ناکرێت بەڵام هیچ گرنگ نییە لە بوارەکە بەڵام تۆ کە خۆت بڕیارت دابێت بەس ئەو قسانە کاریگەری هەیە لەسەرێک کە باشن ینی زیاتر تەرجیع تاکەن.